بسم الله الرحمن الرحيم. بێگومان بە خۆشیەوە دڵخۆشین بەو بڕیارە، چونکە بڕیاری گێڕانەوەی مافە بۆ خاوەن مافەکان و ڕێگرتنە لە ستەمێک کە ئەکرێ لە موچەخۆری کوردستان و ئەمە لە ڕاستیە بڕیارێکە کە هەموو ئەوانەی دەستیان هەیە لەم ستەمە ڕێیان لێگیرێ، ئیتر لە بەغا بێ یا لە هەولێر بێ یا لە هەر شوێنێک بێ. بۆیە جێگای دەستخۆشیە و دەستخۆشیەکەی لە هەموو ئەو بەڕێزانەی لەم زەمینە کۆشیان کردو، بە تایبەتی تیمی پارێزەرانی یەکگرتوو کە سکاڵاکیان بردەوە والحەمدوللا، و پیرۆزبایی لە هەموو موچەخۆران و خاوەن مافەکانی کوردستانەکەم و ئومێدەکەم کە هەموو ڕاستیەکان و هەموو مافەکان بەو شێوەیە بگەنەوە خاوەنی خۆیان. ئێمە کە لە سەردانەکانیشمان بۆ بەغا تاکیدوان لەسەر ئەمە ئەکردەوە کە هاوڵاتی کوردستان، موچەخۆری کوردستان نەبێتە باج بداوە زەرەرۆمەند بێ لەو شتانەی کە هەیە لە بینی ئێوە و ینی بەغا و هەرێمە. و بالفعل ئەمە جیاکردنەوەی ئەو مەوزوعەیە دوو مەلەفە، مەلەفی پەیوەندی هەرێم و بەغا ئەوە معلومە مەلەفێکی دەستوریە و هەر بە ڕێگەی دەستور چارەسەرە بێ، بەڵام ممکنە پێش و پاش و تاخیر ببێ. بەڵام مافی موچەخۆران، خانەنشینان، ئەوانەی کە موچەیان دواکەوە یا نەئەبوو یا ئەو شێوە کە بینیمان بەداخەوە چەند مانگە و ساڵانی تریشکە بووە، بۆیە ئەمە ڕێگرتنە لەو ستەمە و جێگای دەستخۆشیە و پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان. ئێمە وازانین قەوارەی هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوریە و ئەو قەوارەیە چەسپێنراوە لە دەستورە و دەستکاری ناکرێت. ئەمە بەشێکە، پارچەیەکە لە سەلاحیاتی بینی هەرێم و بەغا کە لە ڕاستیە تەقسیر بووە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ ئەو پرسیارە لە خۆی بکە، بۆچی وای کرد گرەیەک بە دەست ئەکرێتەوە بخرێتە دان. ئێمە حەزمان نەکرد هیچ جۆرە تەدەخولێک دروست بێ، بەڵام کە وەختێک مەسەلەکە ئەبێتە قووت، ئەبێتە بوجە، بێتە بژێوی هاوڵاتی و ئەبێتە ئەوەی کە ئەبینین مامۆستایان موچەخۆران چ مەینەتی و زەحمەت و کارەساتێکیان بەسەر دێ، کە وەختێ مەسەلە وای لێ هات ئێمە بە شانازیەوە داوامان کردووە کە ئەو موچەیە ڕاستەوخۆیە یا بە هەر شێوەیە هەر ئالیەتێک تەرتیبە بێ بگاتە دەستی خاوەن موچەکان و ئەم لۆفەیە و ئەم تێکدانە و ئەم کەم تەرخەمیە نەمێنێ. بێگومان ئێمە لەگەڵ ئەوین کە هەڵبژاردن بکرێ بە زووترین کات و ئەمەش هەنگاوێکی باش بوو کە ئەو مەسەلەیان حەسم کرد، بازنەکانیان فراوان کرد و مەسەلەکانی تریش کە پەیوەستن بە ڕابردوو بەڕاستی خراپ بەکارهێنانی مەسەلەی کۆتا و ئەو مەسەلانە ڕەنگە پێشەشیەک بێ بۆ ئەم دەرەنجامە. ئێمە لەگەڵ ئەوە نین کەس بێ ماف بکرێ و بە تایبەتی پێکهاتەکان و خاوەن مافن، بەڵام ئالیەتەکەی گۆڕاوە ممکنە بەدڵی هەموو لایەک نەبێ، بەڵام بە هەر حاڵ هەڵبژاردن بۆ هەموو هاوڵاتیانی کوردستانە بە پێکهاتەکانەوە و ئەبێ ئەوانش جێگە و پێگەی خۆیان ببێ. ئەگەر ئالێتی کۆتا نەمێنێ معنەیوان نییە کە هاوڵاتیانی پێکهاتەکان هاوڵاتی نین و بێشخوراوە بن، نەخێر. ئێمە لەگەڵ مافی هەموو پێکهاتە و هەموو هاوڵاتیەکی کوردستانین و هەڵبژاردنیش بە پوختەیی و بە بێگەردی ئەبێ ئەنجام بدرێ و چاودێری لەسەر بێ و دەستگا و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بێگومان لەسەر خەتن بۆ چاودێریێکی چڕوپڕ. ومێ دەکەین کە بە خۆشی ئەو پرۆسێش بە ئەنجام بدرێ
و هەرێمی کوردستان چاوەڕێ ئەوەیە لە ڕاستیە چونکە دۆخەکە تەحملی زیاتر ناکە.